لە دەرەوە هەیە ضرورەتی پاراستنی ددان ینی دان زۆر با بڵێن بەشێکی گرنگی جستەیە دەچینەوە لای دکتۆر توانە دکتۆر ئەم کاتت باش خۆشحاڵی نەمڕۆ لە کەرکووکەوە لەگەڵمانی پێمان بڵێ چۆن بتوانین دانێکی تەندروستمان هەبێ گرنگی ددان گرنگی وەکو خۆیەمانەوێ لە زاری پزیشکێکە و لە زاری پەرستەوە بزانین چییە؟ گرنگی پاراستن ئەوەستمەوەیە. بەڵێ بەیانیتان باش سەرەتا بژیت سوپاس سەرەتا پێم خۆشە باس لەوە بکەم کە گرنگیدان بەدەم و ددان دەبێت بکرێت بە چۆن بڵین بکرێت بە لایف ستایلێک بکرێت بە عادەتێکی ڕۆژانە بۆ خەڵک کە وەکو چۆن شتەکانی تر ئەکات وەکو چۆن گرنگی بۆ ئەیاد نان بخوا گرنگی بەوە ئەیاد ئاو بخوات هەر کارێکی ڕۆژانەی خۆی بکە ئەبێت دەم و ددانیش بکا بە کارێکی ڕۆژانەی خۆی چونکە بەشێکی زۆر زۆر گرنگی جەستن وەکو هەمومان نەزانین زۆربەی زۆری نەخۆشیەکان نەخۆشی درێژخایەن بێت یاخود هەر نەخۆشیەک بێت یاخود پەتا بێت یاخود هەر نەخۆشیێکی ڤایرۆسی بێت خەتەرترین ڕێگە بۆ بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە لە جەستەی مرۆڤەکەی ئەوەی لە ڕێگەی دەمەوە بێت لەبەرەوەی تاکە شوێنە کە تۆ زۆربەی بەکتریا و ڤایرۆسەکان لە ڕێگی ئەوە ئەچن بۆ لەشی تۆ بڵاو ئەبنەوە بۆیە تا چەند تۆ گرنگی بەدەم و ددانت بدەیت هێشتا کەمە وەکو ئەوەی باسی ئەو بکەین کە تۆ چۆن ڕۆژانە پلانێک بۆ خۆت دابنیت کە بیکی بە پلانی ڕۆژانت ئەویش پلانێکە بۆ گرنگیدان بەدەم و ددانت ئەویش ئەوەیە شوشتنی ددانەکان ڕۆژانە 2 بۆ 3 جار کەمترینشت دەبێت 2 جار بێت زۆرترین 3 جار نابێت لە 3 جار زیاتر تۆ ددانت بشۆی باشە شوشتنی دانەکانیش ئەو کاتانی کە زۆر زۆر باشە بەیانیان کاتی هەڵسان لە خەو لەگەڵ شەوان پێش خەوتن واتە تۆ کاتێک لە خەو هەڵەسی لیک و فلۆرای ناودەم با بڵێن بەکتریای زیانبەخشی تایە و ئەکات دانەکانت کلۆر بن بۆیە تۆ دەبێت دانەکانت بشۆیت بۆ ئەوەی ڕزگار بیت لەو بەکتریایانەی لەو کاتی خەوە کۆبوونەتەوە لە دەمی تۆیە شەوانیش پێش خەوتن ئەویشە چێکە لەو کاتە زۆر زۆر باشانەی کە مرۆڤ دەبێت دانی بشوات ئەویش ئەوەیە تۆ بە ڕۆژەوە هەموو جۆرە خۆراک و خواردنەکەت خواردووە شیرینی بێت چا بێت قاوە بێت هەر شتێک بێت بۆیە پێش خەوتن دەبێت دیساندانت بشۆیتەوە بۆ ئەوی ڕزگارت بێ لەو بەکتریا و خواردن و پاشماوەی خۆراکانی تۆ خواردوتەوە لە دەمی تۆیان ماوەتەوە دکتۆر ئاماژۆ بە گرنگی پێدان کرد تا چەند گرنگە منداڵ لە تەمەنێکی منداڵەوە کە منداڵە فێریەوە بکرێت ددانەکانی بشوات و پارێزگاری لە ددانەکانی بکات. بەڵێ بەڵێ بابەتی دانشوشتن هەر لە سەرەتای لەدایکبوونی کەسەکەەوە ئەبێت بکرێت بە کارێکی ڕۆژانە بۆ نمونە تۆ منداڵێک کە تازە لەدایک ئەبێت تاکە خۆراک کە بیخوا شیرە باشە ئەبێت دەستە سڕی تایبەت هەیە باشە تایبەتە بە منداڵان ئەو دەستە سڕە نرم ئەبێت و شێوازێکی تۆبی ئەبێت باشە لە دوای هەموو خواردنەوەی شیرێک دەبێت ئەو مناڵە بەو دەستە سڕەدایشی سەر پووک و لێ و زمان و ڕۆمەتی دانەکەی پاکاتەوە بۆ ئەوی پاشماوەی ئەو شیرە لە دەمی منداڵەکە نەمێنێت بۆ دوورکەوتنەوە لە هەر نەخۆشیەک یاخود هەر گەورەبوونێکی بەکتریا لە دەمی ئەو مناڵەکەوا بکات پووکی زیانی پێ بگات ئەمە لەو مەرحەلەیە کە هێشتا ددانی دەرنەچووە دواتر کە ددانەکانی دەرچوو سەرەتا لەوانەیە ددانێکیا بۆ 2 ددان لە دەمی ئەو منداڵە دەربچێت دەبێت ئەویش بە هەمان شێوە فڵچەی تایبەت هەیە بە منداڵان دەمی فڵچەکە زۆر زۆر پچکۆلەیە و تەنها بەشی ئەو ئەکات 1 ددانیا خۆ 2 ددان پاک بکاتەوە ئەو جۆرە فڵچەی بەکار ئەهێنێت بۆ پاکردنەوەی ئەو ددانانەی بەشی ئەو بەشی کە ئەمێنەیە کە ددانی لەسەر نییە پووکێتی ئەبێت بە دەستە سڕەکەی کە باسمان کرد لە سەرەتا بەوەش پاک بکرێتەوە بووی واتە لە هەموو ستێپەکانە ئەبێتەوە ددان پاک بکەیتەوە هەر لە کاتی لەدایک بوونەوە تا کۆتایی. باشە دکتۆر ترشێتی گەدە تا چەند کاریگەری لەسەر دەم و ددان هەیە ئەو ترشێتی کە گەڕێتەوە ناودەم تا چەند کاریگەری لەسەر لاوازی ددانەکان هەیە؟ بەڵێ
ئێمە ئەگەر بە نمونەیەکی ئاسان باسی بکەین زۆر جار ئێمە بە نەخۆشەکان ئەڵێ خۆتان بە دوور بگرن لە خواردنی لیمۆ یا خۆت کە خواردان بە شێوازی تایبەت بیخۆن مەچن بە شێوازێک بیخۆن کە کاریگەری بخاتە سەر دانەکانتان یا خۆت زۆر خواردنی لیمۆ بۆیە ترشی گەدە مادەی ئەسیدی زۆر زۆرتیایە مادەی ئەسید هیچێکە لەو مادانی کەوا ئەکات بەشی مینای ددان تووشی داخوران بکات و ئەو دانە تووشی تەحەسوس بکات بۆیە ئەو نەخۆشانەی کێشەی ئەوەیان هەیە گەدەیان تەواو نیە یا خۆ ترشی گەدە دەگەڕێتەوە بۆ ناو دەمیان سەیریان ئەەکەی تووشی حاڵەتێک ئەبن مینای ددانەکانیان زۆربەی زۆری لە بەشی سەرەوەی خوراوە دانەکانی و نەخۆشەکە ئەڵێت من بەشتی سارد یا خودت هەوا بەردانەکانم کە ئازاری ئەبێت بۆی ئەبێ بە زووترین کات ئەوە چارەسەر بکرێت لەبەرەوە یەکێک لەو هۆکارانی کەوا ئەکات تەبەقەی مینایدان بخورێت و ئەو دانە تووشی کلۆر بووم ببێت ئەویش شتی ترشە ئەسیدیک. دکتۆر ئاماژە و بە خواردندا دەمەوێت هەر لەسەر مەسلەی خواردن بێنینەوە ئایا ئەو خواردنانە کامانن کە زیان بە تەندروستی دانەکانمان دەگەنن پێویستە کەم بکرێتەوە بە بڕێک کەمی بخورێت. بەڵێ خواردنەکان هەموو جۆرە خواردنێک بەش بەخۆی ئەتوانێت زیان بە دانەکانی تۆ بگەێنێت بەڵام ئێمە فۆکەس بخینە سەر ئەو شتانی کە زیانێکی بەرچاویان هەیە ئەویش شتە ترشەکانن باشە یاخۆ شتە تونەکان هەر شتێک بۆ نمونە ئەسیدی زۆر بێت ترشی زۆر بێت با بڵێن یاخۆ تونی زۆر بێت ئەوە ئەکاتۆ زیان بە تەبەقەی مینای دانەکانت بگەێنی لەگەڵ زیان بە پووکی دانەکانت بگەێنی جگەلەوەی ئەو مادانەی کە ڕەنگی زۆرتیایە وەکو چاوەکو قاوە یاخود وەکو ئەم هەر شەربەتێک کە مەوادی کیمیایی و ڕەنگی زۆر زۆرتیا بێت سروشتی نەبێت ئەوە زیان بە دانەکانت ئەگەێنێت و ئەکات تەندروستی دەم ودان و پووکیشت تێک بچێت بۆیە ئەبێت خۆت بە دوور بگری لەو خۆراکانە یاخود کە خواردیشت بە شێوازێک بیخۆی کە تەندروست بێت زۆر نەبێت لە ڕۆژەکەیە ینی نەک بیکەی بە عادەتەوە لە ڕۆژەکە 10 چاپ خۆی ئەمە شتێکی باش نییە یعنی بە شێوازێکی منتەزەم تۆ بەیانیان بێت یاخود نیوەڕوان بێت ڕۆژێکات ینی ڕێژەیەکی کەم بخۆی بۆ ئەوەی هەم تۆ وەکەوەی کە حەز لێتی ئەتوانیت ئەوەی حەزی خۆت بگەێنیت لەگەڵ ئەوە شاتۆ چاودێری دەموددانە. باشە دکتۆر زۆر جا لە پێکە کۆمەڵاتیەکانی بینین کە بە لیمۆ ئەوترێت لیمۆ لەگەڵ چەند کەڕستی ترا بەکاربێنە و دانی پێپاکەرەوە سپی بکەرەوە ئەمە تا چەند سەرچاوێکی زانستی هەیە لەگەڵەوەش باشترین شێواز بۆ پاکردنەوەی ددانەکان و بۆ سپیکردنەوە خەڵک زۆر خیاڵی لا سپیکردنەوەی دکتۆر ڕاستی زۆر کەسی شوات دەڵێ بۆی کە زەرد نەبێ گرنگی بە تەندروستیەکەی نایە تا چەندم دانەت دانێکی تەندروستە بۆ سپیکردنەوە چی بکەین ینی؟ بەڵێ وڵی بەداخەوە ئێمە باسی خاڵی یەکەم بکەین کە ئەوەی ئەم گیراوانی دروست کراون لە سوۆشیال میدیا ئەیبینین ئێمە یاخود هەویرێکی دیداندا ئەنێن کەسێکە کە هەر خۆی بۆ نمونە ئیشی بزنس ئەکات یاخود لەوانەیە ئیشێک بکات هەر پەیوەندی بە دکتۆری دانەوە نەبێت ئەچێت بۆ منە هەویرێکی ددانێنە لە هەر وڵاتێکەوە بێت تۆبی نیە هیچ ئارتکڵێک یاخود بەحسێکی علمی لەسەر نییە ڕۆژانە ئێمە لە کلینیکەکانمان ئەو جۆرە نەخۆشانە ئەبینێنیان بۆ لامان ئەڵێ فلان هەویری ددانم بەکارهێنا سەرەتاکەی دکتۆردانەکانم زۆر سپی بوو زۆریش بەدڵم بوو بەڵام بەردەوام بووم لەسەری ئێستا سەری دەمودانم کە سەری دەمودانی ئەکەیت دیسان هەمان ئەەکەنەوە بۆ هەمان پوینت کە تەبەقەی مینای دانەکانی هەمووی ڕەنگی تێک چووە تووشی داخوران بۆ لە هەنێشن پەڵەی سپی پێیا ئەبێت ئەو پەڵە سپی کە پێیا ئەبێت دروستە بێت لەسەر تەبەقەی مینای دانەکانی ئەوە ڕەنگی دانەکەی نییە سپی بووتەوە ئەوە مینای دانەکەیەتی ئەزێتی پێگەیشتووە باشە ئەمانە زیانێکی زۆر زۆریان هەیە ئەم جۆرەشتانی کە وەکو بزنس بڵاو ئەبێت وێسە لە سوۆشیال میدیا سەرەتاکەی باشە بۆ ماوەی هەفتە دوو هەفتە یەکەم تۆ ڕیزەڵتە بینی نەتیجەیەکی جوانە بینی دڵت خۆش دەکات و دەستخۆشییان لێ ئەەکەیت و ئەڵەی بەرهەمێکی باشە بەڵام ئەمە زیانەکانی دواتر دەرەکەوێت لەبەروی تۆ هەر مادەیەک تەرکیزی زۆر بەقۆت بێت وا بکات ئەو مینایدانە سپی بکاتەوە ڕەنجی بگۆڕێت ئەمە زیانێکی زۆر ئەگەێنێ بۆ مینای ددانە بۆ ئەگەر سەیریشتی ئەو هەویری ددانانەی لە مارکێتەکان لا خودە سەیدەلەکان بەردەستە کە ئیشی سپیکردنەوە ئەکات نووسراوە لەسەری کە تۆ نابێ هەموو ڕۆژ بەمەکدانت بشوی ئەبێ دوو جۆر هەویر بەکاربێنی جۆرێک لەو هەویرانی کە مادەی فلۆرایدی تایە ئیشێکی طبیعیت بۆ ئەکات وەکو هەر هەویرێکی دانی تر دانت بۆ پاکەکاتەوە جۆری دووەم ئەبێ ئەو جۆرە بێ کە تۆ سپیکردنەوەی پێەکی باشتر وایە ڕۆژناڕۆژێکیش ئەو جۆرە بەکاربێنی کە بۆ سپیکردنەوەیە جگەلەوە کاتەکانی تر تۆ ئەبێ بە هەویرە ئاسایەکە دەدانت بشوی بینە سەر مۆزۆی سپیکردنەوە بە تایبەتی سپیکردنەوە
ئێمە دووشت هەیە ئەتوانین بۆ ددانەکانی بکەین یەکەم شت پاکردنەوەیە ئەمەی باسی ئەەکەم لە دەنتال ئۆفیس لە کلینیکی دکتۆری ددان کە نەخۆشەکە دێت ئەوێ دانیسپی بکاتەوە یەکەم شت ئێمە سەیری دانەکانی ئەەکەین لە هەر شوێنێک کلس هەبێت پەڵی ڕەش هەبێت ئەبێ بۆی لابەرین ئەبێ ئەو شتانە نەمێنێت لە سەردانەکانی دووەم ستێپ نەخۆشەکە ئەڵێ من تەنها پاکردنەوەم ناوێت ئەمێ سپیشی بکەم دانەکانم جۆرێک تەکنیکەیە ئێستا بۆ سپیکردنەوە بەکاردێت پێ وترێت دەنتال بلیچینگ واتە سپیکردنەوەی ددان بە لەیزەر ئەم سپیکردنەوەی دان بە لەیزەرە ئەتوانی 6 بۆ 8 مانگ جارێک بیکەیت و یاخود ساڵی جارێک بیکەیت بەپی ئەو ئامێری بەکاردێ ئامێر هەیە ئەتوانی 2 ساڵ جارێک بیکەیت یعنی تا 2 ساڵ ڕیزڵتەکەی ئەمێنێت نەتیجەکەی ئەمێنێت ئەمە بەپی ئامێر و جۆری براندەکان کە بەکارێت جیاوازە ئەم سپیکردنەوەی لە کلینیکی دکتۆری ددانە ئەکرێت دانەکانت یعنی بڵین 2 بۆ 3 دەرەجە لە ڕەنگی خۆی سپیتر ئەکاتەوە ئێمە لە هەموو کلینیکێکا کەتەلۆکێک بەردەستە ئەو کەتەلۆکە ڕەنگی ددانەکانی تایە باشە بۆ لە زەردەوە تا دەرەجە سپی ئەبێتەوە ئێمە پیشانی نەخۆشەکەی ئێنەڵین دانی تۆ ئێستا بۆ نمونە ئەم ڕەنگەیە لە دوای ئەم جلسی سپیکردنەوە 3 دەرەجە سپی ئەبێتەوە ئەگات بەم ڕەنگە نەخۆشەکە ئەتوانێت ساڵی جارێک یاخود 8 مانگ جارێک و ئاماژەم پێکرد ئەو جۆرە سپیکردنەوەی بکە دانەکانی سپی ئەبێتەوە جگە لەوە جۆرێکی تریش هەیە سپیکردنەوەی ماڵەوەی پێ ئەوترێ دوای ئەو جلسەی سپیکردنەوەی کە لای دکتۆر ئەیکات قاڵبێکی شەفاف هەیە بۆی دروست دەکرێت ئەو قاڵبە شەفافە خۆی بەکاری هێنێ بەکارهێنانی زۆر ئاسانە جێڵێک هەیە پێیستێکە جێڵێکە ئەو مادەی سپیکردنەوەی تیا ئیخاتە قاڵبە شەفافەکەوە لە دەمی ئەکات ڕۆژانە یەک جار بێت یاخود 2 جار بێت بەپێی حاڵەتەکە دیاری ئەکرێت بۆ ماوەی چەند خولەکێک لە دەمی ئەبێت و دواتر لای ئەباوە دەمودانی ئەشوات ئەوە ئەکات هەم زیاتر سپی بێتەوە هەم مانەوەی سپیکردنەوەکە درێژتر ئەکاتەوە ئەو کاتە بۆ ماوەیەکی زۆر درێژە بێتەوە لەوانەیە هەر پێویست نەکە جارێک تر جلسەی سپیکردنەوە لای دکتۆر بکاتەنا ئەوە خۆی لە ماڵەوە بەکاری بێنێت و تاڵ زۆر باشە دکتۆر زۆر جار پووکی دەم بە شێوەیەکی ناپێویست تووشی هەوکردن دەبێت تەنانەت بە وەکو کیسێکی لێ دێت هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێتەوە ئایا کلۆربۆنی ددان یاخود نەخۆشیکەی لە پشتەوەیە بەڵێ ئێمە گەرسەری دەم و ددانی هەر نەخۆشێک بکەین بۆ 2 کێشە ئەگەڕین ئەو کێشانی لەسەر ڕووی ددانەکە دروست بووە ئەویش کە کلۆریە با بڵین لەگەڵ ئەو کێشانی لە بینی ددان و پووک دروست بووە ئەویش کە هەوکردنی پووکە ئەم بابەتی هەوکردنی پووک یاخود ئیلتیهاباتی لەثە پەیوەندی بەوە هەیە کە تۆ پاشماوەی خۆراک ئەمێنێتەوە لە دەمی ئەو نەخۆشەیە یاخود نەخۆشەکە سیرەکەی ماوەی چەند ساڵێکی زۆرە لای پزیشک ددانی پاک نەکردوێتەوە هەندێک شوێن هەیە لە دەم و ددان کلسی تیا دروست ئەبێت قورسە نەخۆش بتوانێت خۆی پاچی بکاتەوە دەبێت بە ئامێری تایبەت لای پزیشک پاک بکرێتەوە بۆی ئەو کلسە نەمێنێت مانەوەی ئەو کلسە و ئەکا بەکتریا کۆ ببێتەوە لەو شوێنە زیان بە پووکەکە ئەگەێنێت تووشی هەوکردنی پووکی ئەکات بۆیە ئەبێت بەردەوام تۆ لایەنی کەم ئەبێ 4 مانگ بۆ 6 مانگ جارێ سەردانی پزیشکی دام بکەیت بۆ تەنها بۆ فەحس لەوانەیە هیچت پێویست نەبێ بەڵام هەر بۆ فەحس بچیت بۆ ئەوەی ئەگەر پاکردنەوەشت پێویست بێ بۆت بکرێت بە دووربی لە نەخۆشەکانی پووک یەکێکتری لەو خاڵە زۆر گرنگانە ئەویش بەکارهێنانی پەتی ددانە ئێمە ئەگەر وەکو نمونەیەک باسی بکەین بۆ نمونە کەسێک ئەگەر قەڵەو بێت پێی بڵێن تۆ ئەبێ خۆت زەعیف بکەیتەوە ئەڵێ تۆ ئەگەر وەرزش بکەیت ئەمە سەداسی بۆ چلی بابەتەکەت ئەنجامدا ئەبێ ئاگاداری خۆراکت بیت ئەوی 160 بۆ هەفتای بابەتەکەیە دەم و ددانیش بە هەمان شێوەیە تەنها بەکارهێنانی فڵشە 30 بۆ 40% پرۆسەکەت بۆ ئەنجامەدا ئەو دوای کە ئەمێنێتەوە کە نیوە زیاترە کە ئەگاتە 160 بەکارهێنانی پەتی ددانە لەبەرەوەی نێوانی ددانەکان ئێریایەک یاخود شوێنێکی زۆر تەسکە هیچ جۆرە فڵچەیەک نییە لە مارکێتەکانە بتوانێت بچێتە ئەو نێوانانەوە بۆیە تۆ ئەبێ پەت بەکاربێنیت بەکارهێنانی پەت لە بەکارهێنانی فڵچەش گرنگترە ئەبێ پەت بە شێوازی تەندروستی خۆی بەکاری بێنیت نێوانی دانەکانت هەمووی پاک بکەیتەوە پاشماوەی ئەو خۆراکانی لە نێوانی دانەکانت ماوەتەوە لای بەریت بۆ ئەوی لەوێ نەمێنێت مانەوەی ئەو خۆراکە تووشی نەخۆشی پووکت ئەکات تووشی کلۆربوونی دانت ئەکات جاری وایە نەخۆشەکە دێت دانەکانی هیچی کێشەی نییە لە ڕووی کە تۆ ئەیبینیت بەڵام هەموو نێوانەکانی کلۆر بووە ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم نەخۆشە پەت بەکار ناهێنێت بۆیە داواکارم یعنی ئەمە ببێ بە عادەتیشی ڕۆژانە پەت لە هەموو مارکێتێک دەست ئەکەوێت شتێکی پشکۆلەیە ئەتوانی هەر لەگەڵ خۆتا هەڵی بگری دایمەن دوای هەموو ژەمەنان خواردنێک بەکاری بێنی تو نێوانی دانەکانت پاک بکەیتەوە زۆر باشە دکتۆری کێک لەو کێشانی کە زۆر جار ڕوبەڕوی و کەسانە بێتەوە کە دان پڕەکەنەوە ئەوەیە پاش ماوەیەک لە پڕکردنەوەی دانەکەیان ددانەکە ماوەیەک ئازاری نابێت لە پاژۆ ماوەیە دانەکە ئازارێکی زۆری بۆ دروستە بێ ینی
ناچارێکات بۆی کە هەندێک دەرمانی تر بەکاربێنێت ینی نازانام ئەگەر گونجا بێ ناوی حابەکە بەڵام حەبی فلاجیل و کۆمەڵک لە حەب و دەرمانی تر بەکارێنە بۆی کە ئازارەکەی نمێنێ و کویلتیها بێگەما بینێ ینی پێویستە چی بکرێت لەو حاڵەتانەیە و هۆکاری ئەم ئازارە چیە لەو کاتەیە بەڵام کاتێکیش کە حەب بەکارێنێ چارەسەر بوو تەواویتری کێشەکەی چارەسەر بەیان هەر مەترسی هەیە بێ پشکنین بکە. بەڵێ سەرەتا ئەمە ئاماژە بە شتێ بکەم هەموو کێشەیەکی ددان کێشەیەکی با بڵین عملیە چۆن تۆ دانێکت کلۆرە ئەچی عیلاج وەرەگریت ناچیت بۆ لای دیتۆریدان بۆت پاکاتەوە بۆت پڕبکاتەوە ئەو عیلاجە بۆ نمونە هەر عیلاجێکی ئازارشکێن وەرگی بەڵێ بۆ ماوەی 3 ساعات بۆ 4 ساعات ئیشەکات کە ئیفکتی ئەو دەرمانە نامێنێت کە تەسیری دەرمانەکە نەما لەسەر لەشیتەوە ئازارەکەت ئەگەڕێتەوە بۆ لەبەرەوەی بابەتەکەت هۆکارەکە ماوە لە دەمیتەوە ئەویش کلۆرێکەیە تۆ ئەچی ئەو بەکتریایە ئەکوژیت بۆ ماوەی چەند کاتژمێرێک ئازاری تۆ ناڵێ بەڵام هەر ئەوەنە ئەو حەبە ئیش مەفعولی نەما لە لەشیتەوە یەکسەر ئازارەکە دروست دەبێتەوە. ئەمە سەبارەت بە وەرگرتنی عیلاج لە کاتی کێشەکانی دەموددان شتێکی کاتیە و سوودێکی وای نییە بینە سەر ئەوەی دوای ددان پڕکردنەوەدان ئازاری ئەبێ ئەمە ئەگەڕێتەوە بۆ چەند خاڵێک تۆ هەر دانێکە کلۆر بێت کە پاشی ئەەکەیتەوە بۆ نمونە دانەکە پاکەکرێتەوە بۆی ئامادە بکرێت بۆ ئەوی پڕکردنەوە دابنرێت ئەبێ 100% دڵنیابی لەوەی هیچ پاشماوەیەکی کلۆری یاخود بەکتریا لەسەر ئەو شوێنە نەما بێت ینی بۆ نمونە تۆ با بڵین کلۆرەکەت پاک کردەوە ئەبێ بە جوانی سەیری ئەو شوێنە بکرێت کە تۆ پاکت کردوێتەوە نابێت بە هیچ شێوەیەک پاشماوە مابێت لەبەری مانەوەی ئەو پاشماوەیەوە ئەکادیسان ئەو بەکتریایە گەشە بکات دانەکە لە ژێر پڕکردنەوەکە کلۆر ئەبێتەوە دیسان ئەوکەوابێت و هیچ نەکرد تەنها بەشێکت پاک کردەوە تۆزێکت هێشتەوە ئەگەر تەنها بەحاڵ ڕێژێکی کەمیش بمێنێت ئەم بەکتریایە لەگەڵ کاتا گەشە ئەکات و ئاکات زیاب کات و لە ژێر پڕکردنەوەکە کلۆر ئەبێتەوە کە کلۆر بووە ئەو ددانە دیسانەوە تووشی ئازارە بیتەوە تۆ با لە بەشی سەرەوە پڕکرابێتەوە لەبەری تۆ لە ژێر ئەو تەبەقەی مینا و مینای ددانە عەسەبی ددان هەیە ئێمە ئازار بۆ دروستە بێت دانەکە کلۆرە بێت نزیکە بێتەوە لە دەماری ددانەکەەوە ئەکاتەوە هەست بە ساردی و گەرمیکی ئازار دەبێت بۆی ئەبێ بە جوانی پاک بکرێتەوە بەکتریان نەمێنێت ئەنجا پڕکردنەوە دابنرێت ئەمەشێکە لە هۆکارەکان هۆکاری تریش زۆرن ئەوەیە تۆ تەکنیکی پڕکردنەوەکان جیاوازە ئەو مەوادانی بۆ پڕکردنەوە بەکارێت جیاوازە ئەبێ ئەو شوێنی کە تۆ پاچی ئەەکەیتەوە بۆ ئامادەکاری بۆ ئەوەی پڕکردنەوەکە دابنی چەند جۆرە شێوازێک هەیە ئەبێ بۆکسی ئەو شوێنە چۆن بێت بە چلایەک بڕوات پڕکردنەوەکان چۆن دابنیت ڕێژی چەنی ددانەکە داپۆشیت بەرز نەبێت یاخود نزم نەبێت یاخود هیچ بەشێک نەمێنێت کە بۆشی تیا بمێنێت لە بینی ددانەکە و پڕکردنەوەکە ئەم تەکنیکانە هەمووی وە ئەکات کە ئەگەر هەر دانەیەکیان بەباشی نەکرێت دوای پڕکردنەوەکە تووشی ئازار ببیتەوە. زۆر باشە دکتۆر پشکنین بۆ ددان پێویستە لە چ کاتێکدا ئەنجام بدرێت یاخود کە تەنان گرددانەکەش ساخ بێت پێویستە هاوڵاتیان خۆیان مدەی چەندێک جارێک پشکنین ئەنجام بدەن. بەڵێ سەبارەت بە پشکنین میدان ئەبێ هەر نەخۆشێک لای ئەو پزیشکدانی خۆی هاتوچۆیەکات پرۆفایلی خۆی ئەبێت باشە کەمترین شت ئەبێتەوە 6 مانگ جارێک سەردانی دیتۆری دانەکەت بکەیت کێشت هەبێت کێشت نەبێت پێویست ناکاتەوە ئەبێ بچیت ئەبێ 6 مانگ جارێک بچیت بۆ فەحسی ددان فەحسی پووک و ددان و زمان و هەموو شوێنەکانی ناودەمی تۆ ئەکرێت کێشەیەکت هەبێت بۆی هەر مشکلەیەکە بێت سەرەتا تۆ فریای کەویت تۆ ددانێک ئەگەر تازە کلۆر بێت سەرەتا هەستی پێ ناکەیت نە ئازاری هەیە نە کێشت بۆ دروستەکات تاوانەیە هەر خۆشت نەیبینیت ینی بۆیە ئەم کێشەی ئەگەر لە سەرەتاوە چارەسەر بکرێت زۆر بۆ تۆ باشترە فریای ئەکەوی دانەکە لە زیانی زۆر زیاتر ڕزگارەکەیت باشتری شەوەک لەوەی تۆ چاوەڕێ بکەی ئەم کلۆریە زیاب بکە تا بەرچاو دیار بێت تووشی ئازارت کە ئەو کاتە کێشەکەت گەورە ئەبێتەوە بابەتەکە چارەسەرکردنەوەی قورستر ئەبێ بۆ تۆ ناخۆشتر ئەبێت لەبەر ئەو هۆکارانە ئەبێ لایەنی کەم هەموو کەسێک 6 مانگ جارێک سەردانی پزیشکی دان بکات. دەمەوێت دواڕێنمایی لە تۆ وەربگرم سەبارەت بە نەخۆشیەکانی دان و پاراستن لە ددان. بەڵێ ڕێنمایەکانی من ئەوەن کە تۆ ڕۆژانە دەبێت 2 جار ددان بشریت لایەنی کەم 2 بۆ 3 جار وەکوتم دوای هەموو ژەمەنان خواردنێک پەتی ددان بەکاربێنیت پاشماوەی خۆراک لە دەمی ددان لە نێوانی ددانەکانت نەهێڵیتەوە جگەلەوە ئەگەر بتوانیت غەرغەری تایبەت هەیە بە تەندروستی پووک بە تەندروستی ددان واکە تەبەقەی مینای دانی تۆ بەهێز بێت ئەگەر بەکتریایەکیش لەسەری مابێتەوە تۆ بۆت پاک نەکرابێتەوە لاوازی ئەکات و ئەکات ناهێڵێت ددانەکەی تۆ کلۆر بێت ئەمە چێکتر لەو خاڵە گرنگانە
خاڵێکی تریشەیە کە زۆر گرنگکە تۆ دوای هەموو ددان شوشتنێک دەبێت زمانی شت پاک بکەیتەوە یا هەر بە فڵچەکی خۆت یاخود ئامێری تایبەت هەیە بۆ پاکردنەوەی زمان لەبەرەوەی تۆ پاشماوەی خۆراک لەسەر زمانی تۆش ئەمێنێت یعنی تەنها لە سەردان و پوک و نێوانی دانەکان بۆی ئەوەش پاک بکرێتەوە ئەوە ئەکە هەم ئەو بەکتریایە لە ئەبیت هەم بۆ خۆشت یعنی لە ڕووی نەفسیەوە ئیسراحەتەکەیت لە کێشەی بۆنی ناودەم و ئەو شتانت بە دوور ئەبیت لەگەڵ ئەوەشە هەموو 6 مانگ جارێک سەردانی پزیشکی ددان بکەیت تۆ بەم شێوازەوە ئەەکەی ددانەکانی خۆت درێژترین تەمەنیان هەبێت و لە زۆرترین کێشە بە دوورە توانە بەکرد پزیشکی ددان سپاس کە لەم تۆری بەیان باش کوردستانەوە لەگەڵماندا بووی سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ خۆش بەڵێکێک لە برگەکانی بەرنامی بەیانی باش کوردستان زۆرترین خوێنراوە و هەواڵانەیەکە لە ماڵپەڕی